محمد خير ما يمشي على قدمي. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. لراسيا اشنا كردي من اعلان بسيرتي پیغمبر صلى الله عليه وسلم كردن بحدوي پیغمبر صلى الله عليه وسلم كارێکی زۆر گەورەیە، ئەرکی زۆری ئەوێ، ئیشی زۆری ئەوێ، بەرنامەی زۆری ئەوێ. سپاس بۆ خوام ساڵ ئەم گەنجانەی ئێرە بیرۆکەیەکیان بۆ هات، گەنجانی مزگەوت ئیمامی شافعی کە بیرۆکەکە ئەوە بوو مناڵان چۆن کۆ بکەینەوە، جارێک تر ئاشنایان بکەینەوە بە مزگەوت، لە مۆبایل دووریان بخەینەوە. دیارە ئێمە هەومان کەم تەرخەمین، دایک و باوکان بەڕاستی کەم تەرخەمێکی زۆرمان هەیە لە ماڵەکانە. کتێبی سیرەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر کەمە. لەم یادی ئەم ساڵە جیاوازێکی زۆر گەورەمان کرد. جیاوازەکە بەم شێوازە بوو کە ئاهەنگێ بکەین تایبەت بە مناڵان بێ، مناڵەکان خزمەتیان بکەین و هەدیەیەکیشمان بۆ دانان کە بریتی بوو لە عومرە بۆ یەک دانیان، یەکێک لەو مناڵانەکە قورعان بۆ ئەکرێ، یەک دانیان عومرەکەی بۆ دەرئەچێ. ئەمەش وهای کرد گەشتبینێکی زۆرتر بە مناڵەکان بدا و تەواجودیان زیاتر بێ کە زیاد لە هەزار مناڵ الحەمدولillah ئەمڕۆ ئامادە بووە لێرە، کە ئەمە فەزڵێکی زۆر گەورەیە و ئیشێکی نمونەیە لە پارێزگای هەڵەبجە. ئومێد دەکەم لە پارێزگاکانی تریش، لە مزگەوتەکانی تریش بە هەمان چەشن ئیش لەسەر ئەم گەنج و لاوانە بکرێ. لە ڕاستیە زۆر کەناڵ هەیە کە کار ئەکا لەسەر لادانی ڕەوشتی مناڵەکان. پێویستمان بە کۆمەڵێک کەناڵی بەهێز هەیە کە بتوانین مناڵەکان بجوڵین و بیان گێڕینەوە. ئەمەش یەکێکە لەو دەواازانەی کە کردومانەتەوە. ئومێد دەکەین مناڵان پێی ئاشنا بن، بەهۆی ئەمەوە ئاشنا بنەوە لەگەڵ مزگەوتەکان پڕ بنەوە لە مناڵ، جم و جوڵ و قەرەباڵقی بخەنەوە ناو مزگەوتەکان. ئەمە ئومێدێکی زۆر گەورەی ئێمەیە و یەقینمان هەیە کە خوای گەورە ئینشاءالله لێمانی قبوڵەکە و پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دڵی ئەم مناڵانە کۆ ئەکاتەوە. خۆشحاڵێکی زۆر گەورەمان هەیە کە زۆرترین ڕێژەی مناڵ کە ئەمڕۆ بەشداری کردووە لێرە یان ناوەکانیان ئەحمەدە یا محەممەدە یا ئەسعەدە یا ناوێکە نزیکە لە ناوەکەی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. ئەوەش قوتی ئیسلام و ڕۆحی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەناسێنێ لە ناو میلەتی کوردە. بەنای خوای گەورە و میهرەبان. من ناوم ئێمەس کاروان مەحموودە، تەمەنم 13 ساڵە، دەخوێنم بۆ مەلایەتی. پێویستە کە زیارنامەی پێغەمبەرمان بخوێنێتەوە، دایمە لە مزگەوتی شافعی ساڵیادی پێغەمبەرمان دەکەینەوە، عومرێکیش دەکەین بە دیاری بۆ مناڵ. من ناوم محەممەد سلمانە، وەکو مناڵێ بێ ناوی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێنینەوە، نابێ خۆمان بەخشۆ بکەین بە موبایلەوە، ئەبێ قورئان خوێنینەوە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، نابێ خۆمان بەخشۆ بکەین بە موبایل و شتی خراپ. محمد خير ما يمشي على قدمي. مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم. ئەوە بەدڵنیەوە فەراحی زۆر هەیە، هەر لە ئاسی جیهانیش سوشال میدیا و تۆڕە کۆمەڵاتیەکان فەراحێکی زۆری دروست کردووە بۆ دایک و باوکان کە گرفتێکە لەوەی کە مناڵەکان جۆرێک لە ئیدمان و مدمین دروست بووە لە بەرامبەر ئایپاد و مۆبایل بە تایبەتی. ئەمە دەکرێت دێژوکو دوولایەنەیە، هەم دایک و باوک گرفتارە بەم کێشەوە، هەم مناڵیش خەریکە لە دەست دەڕەشێ. ئەمە پێویستی بەوەی زیاتر دایک و باوکان هاندەر بن بۆ مناڵ، دەست پێشخەر بن بۆ ئەوەی بتوانن لە ژیان بەهۆی نزیکبوونەوە لە ژیاننامە و سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مناڵەکان هەم دوورکەونەوە، هەم سپادەش لە ئەو بارودۆخە بکەن لە بواری خوێندنەوە، لە بواری ژیاننامە، لە سیرە، بۆ ئەوەی بتوانێت ئەو فەراغە کۆ بکرێتەوە، هەم لە ئەو جەنجاڵیەی ژیانی ڕۆژانەش دوورکەوێتەوە و پشوویەکیش بێ بۆ مێشک و دەرونی هەم مناڵ هەم دایک و باوکیش.